هەر لە سەرەتاوە بڕوایەکی تەواو هەبووە کە کەرتی کشتتوکاڵ کەرتێکی سەرەکیە بۆ پەرەپێدانی ئابووری هەموو وڵاتێک هەرچەندە چەندین جاریش بە خێرایش بێ باسیەوەم کردووە پێشخستن و پەرەپێدانی ئابووری هەر وڵاتێک ئەبەسرێتەوە بە پێشخستنی کەرتی کشتتوکاڵ کە خوا سەروەت و سامانێکی زۆری پێبەخشیوین بەڵام بەداخەواتە کوێستا وەکو پێویست سوودی لێ وەرنەگیراوە ئێمە لەم کاوبینەیە بێ شانازی بەوە بکەین کە بووینەتە کاوبینەی پەرەپێدانی ئەم کەرتە و هیوادارم ئەم سەروەتە لە بنهاتووە ببێ بە خێر و بەرەکەت بۆ نەتەوەکەمان لە ساڵانی داهاتوش و ببێ بە داهاتێکی لە بنهاتوو بۆ خەڵکەکەمان و یارمەتیدەری پەرەپێدانی ئابوور بێ لە هەموو وڵاتەکەماندا گومان خاڵمان زۆرە دواتر ئینشاڵڵا باسی لێ دەکەین بۆ ئەوەی کە سیاسەتی ئەم حکوومەتە بۆ پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان چۆن بێت ئەوەی لە دەستماندا بێ بۆ پشتیوانیکردن و یارمەتیدانی ئێوە بێگومان ئێمە دەیکەین و بەبێ دوودڵی و هەندێک ڕێنمایی و قسەش دواتر دەمان بێت بۆ ئەوەی پێدا چوونەوە بکەین لەوەی کە تا کوێستە چی کراوە بە بێگومان پێم وایە داتای زۆریشتان لەوانە لە بەردەست بێ گوێتان لێ دەگرم بزانم داتەکانتان چۆنە چیمان کردووە تا کوێستا بەرنامەی داهاتوومان چۆنە و پێویستە چی بکرێ پێویستیتان بە چ جۆرە یارمەتیەکە چ لە ڕووی بەرگارەکانی ئەنجومەنی وەزیرانەوە بێ چ پاڵپشتی بێ لە هەموو ڕۆیەکەوە و لە هەمان کاتیشدا دیسانیش دەمانەوێت دووپاتی بکەمەوە لە زۆر وەزارەتەکانی تریش کە سەردانمان کردوون ئمە گوتومانە کە ئێمە حکوومەتێکی ئێتیلافیمان هەیە کە پێکاتوە لە چەندین لایەنی سەرەکی و ئەتوانم ئەوەش بڵێم بە شانازیەوە کە حکوومەتەکەی ئێمە سەرڕای بوونی بووچوونی سیاسی جیاواز سندێک جار لە هەندێک بابەتیش بەڵام لە ناو حکوومەت وەکو حکوومەتێکی یەکگرتو حکوومەتێکی خزمەت گوزار بۆ ئەوەی ئەرگەکانمان تێپەڕێن هەمومان بەیەکەوە کارمان کردووە و هەر ئەوەش چاوەڕوان دەکرێت لە هەموو فەرمانبەرانی حکوومەت و من داواتان لێ دەکەم بەو ڕۆحیەتە ئیشکار بکەن خۆتان ماندوو بکەن خزمەتی خەڵکەکەی خۆتانی پێ بکەن هەندێک شت هەیە لە سەرەتای کابینەشە ئەمە هەوڵی ئەوماندا بۆ دروستکردنی یان بەرنامەی ڕیفۆرم کە لە سەرەتاوە دەستمان پێکرد بۆ چاکسازیە تر چاکسازی داراییە چاکسازی ئیداریە بە هەموو جۆرێک ئەم چاکسازیەکە دەستی پێکردووە بەرهەمەکەشی هەندێکی دەرکەوتووە هەندێکیشی لەوانە دوای ماوەیەکی تر دەرکەوێ چونکە دروستکردنی ژێربەنایەکی حکومڕانی تەندروست ماوەی دەوێت ئێمە سوپاسی کابینەکانی پێشووتریشەکەین سوپاسی وەزیرە بەڕێزەکانی پێشووتریشەکەین بێگومان هەرێمی کوردستان هەمیشە دووشاری چەندین قەیران و کێشە و بەڵای تر بۆتەوە کە وەکو شەڕی داعش بووە یانیش بڕینی بودجەی فدرالی بووە لە هەرێمی کوردستان و چەندین قەیرانی تریش بەڵام سەرڕای ئەوەشە مەتوانیمانە لەسەر پێخۆمان بوەستین و ئەبێ زیاتر پشت بە خۆمان ببەستین بۆ ئەوەی زیاتر پشت بە خۆمان ببەستین یەکێک لە ڕێکارە هەرە سەرەکیەکان ئەمەیە کە گرنگی بە کەرتی کشتتوکاڵی بدەین و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاویەکان ئەبێتە بنەمای پشت بەستن بە خۆمان چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سەقامگیری سیاسیەوە چ لە ڕووی پەرەپێدانی بژێوی ژیانی خەڵکەوە کە ناڕاستە و خۆ کاریگەری لەسەر ئاسایش و سەقامگیری وڵاتەکەشمان دەدەبێت جارێکی تر من دەستخۆشتان لێ دەکەم هیوادارم ئەو بەرنامە چاکسازیە کە هەیە وەکو خۆی جێبەجێ بکەین ڕوتین و بیروکراسیات لە کارەکانماندا نەیەڵین وردە وردەکەمی کەینەوە تاکو بەرەونەمان ئەڕۆین و بەیەکەوە ئەو ماوەی لەبەردەستیشمانە ماوە کارێکی توکما و پێکەوە بکەین بۆ ئەوەی زیاتر بتوانین سوود بە خەڵکی خۆمان بگەین ئەم وەزارەتە ڕوحی ژێرخانی ئابووری وڵاتەکەمانە ئەبێ شتێکی وا بکەین کە ئێوە تەنیا بۆ خۆتان نایکەن من دێمە سەر هەندێک قسە من جارێک بۆ بزانم لە یەکێک لە پرۆژەکان باسم کرد نمونەیەکی زۆر بەسیت
جوتیارێک بێ شتێک دروست بکە ئەم جوتیارە بوو ئەوەی بەرهەمەکەی خۆی بفرۆشێ پێویستی بە چەند شتە یەکە ئەبێ لە شوێنێک لە کۆگایەک هەڵبگیرێ ئەبێ لە شوێنێک بکرێ بە خواردن ئەبێ لە شوێنێک نەقل بکرێ ئەبێ لە شوێنێک بفرۆشرێ یعنی بۆ بەرهەمی هەر جوتیارێک 4-5 هەلیکاری تر دروست دەکرێ اینجا ئەگەر پرۆژەی گەورەش دروست بکەیت لەوانەیە سەنعەتی پیشەسازی ئەوەش سبەیتەوە پێویستیت بەوە بێ بەرهەمی ناوخۆیت زۆر بێ ئیش و کاری کشتتوکاڵی زۆر بێ هەبێت تەرەکتۆر دروست بکەیت دەڕاستە دروست بکەیت مەکینە دروست بکەیت ئەو شتانە لە جێدی لە دەرەوە بێنین ئەتوانین لێرە کارگەی دروستکردنی ئەم جۆرە مەکینانە دروست بکەیت و هەمووی ئەبێتە پێشخستنی سەنعەتی پیشەساز جە لەبەرەوە ئەم وەزارەتە من نەزانم گرنگی چەند بەڵام لەکوێوە دەستی شتی باشتان کردووە بەڵام من دڵنیام زۆر لەوە باشتیش دەتوانین شتێکی لەوەش خۆشترەوەیە کە ئەم وەزارەتە بەرهەمەکەی زوو دێتە دەست و نییە تۆ چاوەڕێ بی چەند ساڵێک تاکو بڵێ نەخێر ئەم وەرزە بە وەرزی تر داهاتەکەی دێتەوە بەردەست بەرهەمەکەی دێتەوە بەردەست تەنیا ئەوەیە چۆن بە باشترین شێوە ئیستفادەی لێت مەسەلەی پرۆژەی کشتتوکاڵی زیاد ینی باشتر سوود وەرگرتن لە زەوی ئەوەش معنای ئەوە نییە تۆ ئیلا ئەبێ ڕوبەرێکی زیاتری زەوی بەکاربێنی باسیەوەتان کرد تاقیگەی زانستی و بنەتۆی باشتر و بەرهەمی زیاتر و ئەوانە دەکرێت لەسەر هەمان ڕوبەر 2 قات و 3 قات و 4 قاتی ئەوە بەرهەمە هەبی بەڵام بە شێوەیەکی باشتر کوڵەتیەکی باشتر بە شێوەیەکی زانستیانە بە ئاوێکی کەمتر ئەتوانە نەمە بکە ئەمە سیاست و استراتیجەتی وەزارەتی ئێوە ئەبێ ئەمە بکە بە هەماهەنگی و هاوکاریکردن و ڕێنمایی لەگەڵ جوتیارە چۆن بتوانن ئەمە بکە خاڵێکی گرنگ بەلای منەوە ئەمەیە کە ئەبێ جوتیارانی ئێمە دڵنیا من هەمیشە ئەم قسەم کردووە تۆ ئەبێ دڵنیابیت لەوەی کە بەرهەمەکەی تۆ بە فیڕۆ ناڕوە تاکو ئێستا ئەگەر تەشجیعی جوتیار بکرێت مەترسی ئەوەی نەبێ کە چەند مانگ یان ساڵە هەموو ژیانی خۆی و ماڵ و مناڵ و داهاتوی خۆی لەسەر پارچە زەویەکدا ئەنێ دواتر بەرهەمەکەی هەمووی بە خەسار بچی ئیجارێکی تر نایکاتەوە بە دوای شتێکی ترەکەڕێت بەڵام دڵنیای بە جوتیار بدرێ کە بەرهەمی ئەوان حکوومەت خۆی لێ ئەکا بە خاوەن حکوومەت بەرهەمەکانی ئەوان وەرەگرێتەوە بۆ ئەمەش ئەبێ کۆگا دروست بکرێ ئەبێ ساردخانە دروست بکرێ ساردخانە دروست بکرێ اینجا دێمە سەر خاڵەکانی تریش بەس کە وا بکەین جوتیار دڵنیا بێ لەوەی کە هەرچی بەرهەم دێنێ ئەتوانی بیفرۆشێ حکوومەت ئەوە وەربگرێتەوە دوای حکوومەت دەتوانێت بازرگانی بە بەرهەمی جوتیارەکەی خۆشی بکات ئەوەی کە کۆگایە کەرتی تایبەت کۆگا دروستەکە خۆ پارەیە و کرێ و خۆشی استفادە ئەکات دوای ئەوە دەیت مەسلەی پاکجینگ و شتانە دروستەکەی کۆمپانیەکی ترەبێ ئەمە بکە دوای شەریکەی نەقل هێنیت ئەبێ کۆمپانیەکی ترەوە بکە کۆمپانی لە ئەوەی گرنگیشە بەنسبەت ئێمە ئەبێ براندینگی کوردستانی دروست بکە ئەوە نەبێ ینی بە شتێک بێ هی خۆمان بێ مەسەلان ئێستا بڕۆ دەڵێ ئەمە خاڤیاری ئێران ئەمە زەعفەرانی ئێران ئەمە خوڕمای سعودیە نازم هی ئێمە چیمان هەیە هەمان بۆ هەناری کوردستانمان هەیە هەنجیری کوردستانمان هەیە هەنگوینی کوردستانمان هەیە مازی و قەزوانی کوردستانمان هەیە بۆچی ئەم شتانە نەکەین بە براند خۆم بەخۆت شار بە شار وڵات بە وڵات دەگەڕێم بەس بۆ ئەوەی بازاری وڵاتانی دەرەوە بە ڕووی بەرهەمە کوردستانیەکان بکەمەوە لەخوا بە زیاد بێ ڕێگەشمان دۆزیوەتەوە تو بێ خەڵکەکە هەم بدەی بچێتەوە گوند بەچی ئەچێتەوە بە دروستکردنی بینا خانوو ناچێتەوە بەڵام دەکرێت پرۆژە بۆ خەڵک دروست بکرێت پرۆژەی بچووک لە دێهاتەکان دروست بکرێت بۆ ئەوەی خەڵک سوود ببێنێ ینی هەر کەسێ بزانێت مثلەن لێرە هەر کەسێ بێ بڵێ داهاتی من ئەوەندەیە مانگانە $500 $1000 بۆ میسال بەڵام بچمەوە لەوێ ئەگەر بێم و لێکدانەوەی بگەم ئەبێ سوودەکەم ئەوێ بە $2000 ئەچێتەوە بۆ ناچێت ئەبێ تەشجیعی ئەوە بکرێ خەڵک چۆم ئەویش بەچی من نمونەیەکتان بۆ باس بکەم مەسەلەن ئەو مەعمەلی شیر معمەلی شیر کە دروستەکرێت تۆ ناتوانانی لە هەموو شوێنێ دروستی بکەیت بەڵام دەتوانی شوێنێک بەیەکەوە بەسیتەوە بەچی لە هەر گوندێک شوێنی کۆکردنەوەی شیرتان هەبێ
ئەمە هەمووی بە شێوەیەکی وا پاک و خاوێن و ستانداردی ژیانی شیرەکە کە کۆکرێتەوە هەمووی ئەبرێتە معمەلێک لە ناوەڕاستی ئەو ناوچەیە ینی مهم خاوەن ئاژەڵەکە دەوێت شیرەکەی بفرۆشی هەر ئەوەندەی دەوێت بەڵام نەیەوێ کری چونکە مەصرفی زیاترە بێ ئێ باشە لە جێتیەوەی ئەو بێ ناوەڵە تۆز 5-6 شوێنی کۆکردنەوەی شیردا بنە لە هەر گوندێک هەمووشی بە ستانداردی خۆت شیری صاحب ئاژەڵەکە وەربگرەوە و اینجا بێنە معمەلەکە و اینجا دواتر ئەیکەیتە ماست ئەیکەیتە پەنیر ئەیکەیتە نازەم هەرچی لێ ئەەکەیتە دوای ئەیفرۆشیتەوە هەر چۆنێکی لێەکەی حکومەت ئەم جۆرە پرۆژانە دروست ئێمە هیچ نەبێ ئەبێ استراتیجەتێکی وەمان هەبێ بۆ ساڵێک دابینی خوراکی هەموو خەڵکی کوردستان ئەبێ بیگەشتە ئەساسیەکان من ناڵم چۆکلێت بۆ چۆکلێت نەبێ بەڵام بە ئارد هەبێ ئەبێ ئاومان هەبی ئەبێ ئاردمان هەبی ئەبێ ئەو شتە سەرەکیانەی کە پێویستە بۆ ژیان بەردەوامبوونی ژیان بۆ ساڵێک ئێمە استراتیژیەتمان ئەوە بێکە بۆ ساڵێک خواردنی پێویست بۆ هەموو هاوڵاتی داوین بکرێت لە لایەکی ترەوە نەهێشتنی فشار لەسەر هاوڵاتی بەتایبەتی لەو ئەزمەی کە ئێستا هەیە ئەمە بەرنامەیەکە حکوومەت بە هەموویەوە بە هەموو وەزارەتەکانەوە ئەبێ لەسەرەوە بوەستێک کە فشار لەسەر هاوڵاتی دروست نەبێت من ناتوانم بڵێم هەتایە نرخی نان بەوەندە دەبێت یان نرخی برنج بەوەندە دەبێت جۆ لە هەموو دنیا زیادی کرد بە بگومان لێرەش تەسیر دەکا بەڵام تاکو پێمان بکرێ تاکو پێمان بکرێ بە بەراوردکردن لەگەڵ ناوچەکە ناوێت نرخی ئێمە لە نرخی دەوروبەری ئێمە زیاتر بێت ئەبێ هەوڵ بدەین نرخی خواردن لەسەر هاوڵاتی کەمکەینەوە ئیتر ئەمە ئەگەر بە داشکاندنی نرخی کارەبا بێ بە داشکاندنی وەرگرتنی باج بێ بەهی گومرگ بێ هەر چۆنێک بێ ئەوێ ئێمە نرخی خواردەمەنی لەسەر هاوڵاتی لە حدێکی معقولە بیاڵینەوە و نایڵین هەموو فشارەکە بکەوێتە سەر هاوڵاتی بابەتی ئاو لە هەموو شتێ مهمترە ئینسان لەوانەیە چەند ڕۆژێ بەبێ خواردنیش بژی بەڵام بەبێ ئاو هەرناژی چۆنێ مەسئول لە ئاوەکە وەربگرین ڕاستە ئێمە سێ جۆرە سەرچاوی ئاومان هەیە ئاوی بارانە ئاوی ڕووبارە و ئاوی ژێرزەوی ئاوی ژێرزەوی بەداخەوە بەڵام زۆر خراپ بەکار هاتووە وەختێک کە پێویستیش نەبووە و ئێستاش لایەزال ئاوی کە لە کوردستان بەکاردێ زۆری ئیسرافەبی یعنی زیاد لە حد ئێمە ئیسفادە لە ئاواکەین بەبێ ئەوەی پێویستیمان پێی و هەمووشی خسارە ئاوی لە زۆر وڵاتانی دنیا ئاو تەسفیە کرێتەوە ئێمە هیچ یانیەوەی ڕژا ئیتر چووتەوە مهم ئێمە چۆن ئیسفادە لە ئاوەکەی خۆمان ئاو کە هەیە ئێمە ئەبێ ئاو گڵ دەینەوە مەزای پێم خۆش بوو باسی پاوندتان کرد چکە خۆشم نووسیم بوو پاندی ئاو زۆر گرنگە ئاوی باران هەمووی بە فێر و ئەڕوا هیچ نەبێ بابە هیچ شی لە نەکەی بەڵام کە گلیە دەیتەوە لە ئەقەلە چێتەوە ژێرزەوی هیچ نەبێ یارمەتی ئاوی ژێرزەویەکە دەداتەوە ئەگەر ئیسفادەی هیچیش لێ نەکەی بەس هەرگڵدانەوەی ئاوی باران زۆر ضرورە تاکو پێشمان بکرێ ئەبێ ئەو پرۆژانە ئێمە هەرچیمان کردبێ ئەبێ بودجیان بۆ داوین بەندا و چەند شتەیە کە من نەمەوێت ئاماژەی پێ بکەم بەندا و تەنیا مەسەلە ئاوەکە نییە هەم ئاوە وەکو ئاو ئەتەوێ ئەوە هەبێ خەزینەی ئاوت هەبێ دوو بۆ کشت و کاڵ بەکاردێ سێ ئەتوانێ بێ بە پرۆژەیەکی بەتایبەتی ئەگەرە و بەندەوانە بن کە کارەبا دروستەکەن ئەتوانێ بە پرۆژەیەکی پیشەسازیش چوار ئەبێ بە پرۆژەیەکی گەشت و گوزاری هەر پرۆژەیەکی وەبەرهێنان کە دەکرێت ئەبێ ڕێژەی ساوزایی و دارچاندن ئەوانە سەتەسی تێدا کەمتر نابێ قۆڵ بکرێ ئەبێ هەبێ بەڵام جگە لەمە لەگەڵ وەزارەتی پەروەردە لە ئێخۆتان هەمومان لە ماڵەوە هەر چۆن هەر کەسەی لای خۆیەوە دارێک لە حوشەکەی خۆی بچێن یازانە بێ بچەند هیچ نەبێ ئێمە 5-6 میلیۆن کەسیمانیا هەر کەسێ دارە بچێمە 5-6 میلیۆن دار هەر ساڵانە دارچاندنێک چییە یەک نەفەر نەتوانین دارێ بچێت ئەگەر هەڵمەتێ بکەین لە چاندنی دار لەو شوێنانەی کە سبەی نایبڕیتەوە چکەوە نەبێ ئەمڕۆ بیکەیت و سبەی بۆ پرۆژەیەک هەمووی ببڕیتە ئەو شوێنە دەستنیشان بکەن کە نەیبڕینەوە ئەو جۆرە دارانەش بە کەڵک بێن بەکاربێنین کە بەرهەمێکی تریشیەوێ داری زەیتون 1000 ساڵ تەمەنیت فستەقە یعنی ئەم جۆرە شتانە بۆ نیکە اینجا حتا مەسەلەی پرۆژەی دەهاتەکانیش بەسەلەن دار مازیمان هەیە داری قەزوانمان هەیە داری بەڕوومان هەیە ئەنوای ئەو دارانەمان هەیە و هەمووشی بە کەڵک دێ
هەمووشی بە کەڵک دە پرۆژەی وا دروست بکرێت بۆ کۆکردنەوەی ئەم جۆرە بەرهەمانە کە هەم خەڵکی ئەو گوندانش بتوان سوودی لێوەربگرن.